لەگەڵ ئاەتێکی ترە بین ئەمڕۆ ئینشاءالله دەربارەی بەلاغەتی قورئان، ئەو ڕەوانبێژەی کە هەستی پێەکەی لە داڕشتنی ڕستەکان و برگەکان و هەڵبژاردننی وشەکان و شوێنی پیتەکان. مانای گشتی بیناسازی ئەو وێنایی کە پێشکەشیەکە کە بە یەک ئاەت ئەوەی لە تەسەور و لە مێشک دەچەسپێ بە هەموو بە مجمەلی ئەم مواسەفاتانەی ئاەتەکانم کە ئوسلوبی ڕەوانبێژیەکەی. ڕەوانبێژی هەر هەڵبژاردننی وشە نییە، هەر ڕێخستنی جملەکە نییە، بەڵکو وێناکردنەکەش بەشێکە لەو ڕەوانبێژیە، بۆیە لە مێشکە دەچەسپێنێ. ئەمڕۆ ئینشاءڵڵە دێینە سەر ئەو ئاەتەی مائیدە، ئاەتی سێم لە ناوەڕاستیا فەرمێ ئەلیەومە ئەکمەلتو لەکم دینەکم المەسێ وأتممت عليكم نعمتي أمر سيتر ورضيت لكم الإسلام دينا أمر شهر. بدأ كلمة بزانين تشيلم آية قوري أحيا. أم آية كومالك جولك هات نخزمة سيدنا عمر خوالي رازي به متياني أميري مسلمان آياتك هاتو تخوارو بو إيه وأقر بو إيه مي معشري جولك وهات تخوارو أو الرجمان كرب الججن فرميت شو رجعك آياتك عرزان كرت اليوم أكملت لكم دينكم. فرمووی دەیسا من وەڵاهی ئەزانم ئەو ڕۆژەی کە هاتە خوارەوە عەرەفە بوو، جومعەش بوو، یعنی بۆ هەردوو مناسبەکە هەر جەژنە. ئەم ئایەتەش لەو ڕۆژەیە هاتە خوار. اليوم أكملت لكم دينكم سەیریکن کەلیمەکان چۆن بەرامبەر یەکترە. اليوم أكملت طبعا بە بەیانزە بە اليوم كما بسم لا أكملتك أكملت بەرامبەر بە أكملت لكم دينكم وأتممت عليكم. أتممت لكم عليكم دينكم نعمتي. أمس أنا شون برامبر بيكتر لكرديها إما معناي أكملت لقل أتممت ناتواني نجاكين شكو بكرديها رلن توابي كرت بلام لعربية كيها أو تري الكمال للأعيان والمعاني من الله كورباليق لدايقوا جسمي صاغة كاملة بەڵام کامیلیش نییە کاگاتە 40 ساڵی بەم هەیئەت و بەم جسم و ڕێک و پێچەی خۆیەوە ئەڵێن کامل بوو تەبعا کامیلەکەی عەرەبیە. کامل بوو بۆچی بە مەراحل بە قۆناغی ژیانی خۆی گەیشتە ئەم کامل بوونی جەستەیی و هزر و هۆش و دەرونی و هەموو شتێکی تری. ئەم قورئانەکە ئەفەرمێ ئەکمەلت خواجورك فرمي أكملت لكم دينكم يعني قوناغ بقوناغ هنامة هتاوكو بوم تواو كردن يستا دينك تانمر تواو بيستان بوني اشتي زيادة يبخنا سر بيشتر بيستان بيبو آياتي تربية خوارو لسر عقيدة لسر عبادات لسر شريعات لسر محرمات هروها لسر سلوك لسر چونيتي هالقرتني ام بانقوازا لسر چونيتي قاندني بسروريتي و هەروەها جیهادکردن لە پێناوێ. هەموو شتەکان ئێستا ڕۆشن و وازەحن ئاەتەکانتان لەبەردەستە. مع العلم ئاەتی تر لە دوای ئەو هەر هاتۆتە خوارەوە. 81 ڕۆژی تریش دوای ئەوە ئەحکام هاتە خوارەوە. بەڵام کە فەرمێ ئەلیەومە ئەکمەلت وەکو بینایەک هەموو ئەوەی ڕوکنی بیناکەیە تەواو بووەتە لە بناغا لە کۆڵەکەکان لە دیوارەکان لە سەقف لە مشتەمەلاتی ماڵەکە هەمووی. ئەنجا لە وردەکاریەکانیشی دیسان هەمووی تەکمیلە بوون. بەڵام نیعمەتەکە نیعمەت تەکمیلەکردنی عەدەدی ئەوێ چونکە ئەمیان نوقسانە و تەکمیلە ئەکرێ. بەڵام مژدەکە لێرە ئەوەیە خوای گەورە مەسئولیەتی ئەتمەمت عەلەیکم نیعمەتی واتە بەردەوامبوونی ئەم نیعمەتەی داوەتەوە دەستخۆی لێی بێخەم بن. خوای گەورە دەربارەی ئەم نیعمەتە ئەفەرمێ وەلیئوتیممە نیعمەتی عەلەیکم بۆی نعمەتان بەسەر تەواو بکەم یعنی هێشتا تەوانەوە بۆ ئەڕوا ويتم نعمته عليك وعلى آل يعقوب دیسان ئەم نیعمەتانە هێشتا ماویانە کەوا تەواو بێ بەڵام ئەوە بۆ پێغەمبەرانە یعنی تەماشاکەن بۆ پێغەمبەرێکی عەزیزی کوڕی پێغەمبەرێکی عەزیز کوڕی پێغەمبەرێکی عەزیز کوڕی پێغەمبەرێکی عەزیز کە سەیدنا یوسفی کوڕی یعقوبی کوڕی ئیسحاقی کوڕی ئیبراهیمە هەر چوارەیان پێغەمبەرن عەلا نەبینا وعەلەیهیمو الصەلاة وەسسەلام فەرمێ وەیتیممو عەلەیکە نیعمەتەهو وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إسحاق إماميتي طبعا بلان تماشاكا
ئیسحاق باپیرێتی ببوور. باشە تەماشاکەن چۆن خوای پەروەردگار ئەم دوو نیعمەتانەی بەرامبەر یەکتر بۆ ئەم ئومەتە داناوت، بۆ ئەوان بۆ خانەوادەی ئەم پێغەمبەرە عەزیزە تەکمیلەی کردووە ويتم نعمته عليك. بەڵام ئەمە بۆ ئومەتی محەممەد عليه الصلاة والسلام بۆ ئومەتەکە هەمووی تەکمیلەی کردو. ئەم نیعمەتانە چین؟ نیعمەتی ئیمانە، نیعمەتی هیدایەتە، نیعمەتی تێگەیشتنی دینەکەیە. گەورەترین نیعمەتێک کە لە بەردەستمانە دینەکە خۆیەتی. تۆ سەیری هەموو ئومەتانی سەرارسکە، هەموو شتێکیان گۆڕیوە، بەڵام ئەم ئومەتە دینەکەی هەروەکو خۆی ماوە. هەرچی شتێک ڕوو بدا ئەم قورئانە هەرەمێن. أكملت لكم دينكم أنجا فرمي لكم من أو دينا بو إيوم تكملة كردو شو محتاج إيوم بدعية وداهن بدعي بخنصر أم دينا بم مش ومتكاملة خصو تبردستي إيوه بو چي نقصانية كان من بم قناغانا أم دينا تكملة كردو بإيمان هناني يكم جارتان السابقون أولئك المقربون. بس 3 ساڵ 12 کەس مسلمان بوو لە مەکە. ئێوە هەر سەبرتان گرتووە، پاشان ئەم سەبرە زۆرەی گیران لەسەری هیجرەت بە دوایە هات، هیجرەتی حەبەشە، هیجرەتی مەدینە، دوایەوە جیهادی بە دوایە هات. ئەنجا ئەو جیهادەش چێ داڵدەیداون، چێ پشتی گرتوون، چێ سەری خستون؟ ئەهلی مەدینە. کەوابوو ئەم مەرحەلانە الذين آمنوا وهاجروا وجاهدوا انجا والذين آووا ونصروا أولئك بعضهم أولياء بعض. تكملي دينك بمشوية، أما تكملي سيشتا، تكملي منهجك يا تواو اليوم أكملت لكم دينكم بيوسيتان بهيج شيء ترنما. أم إكمال كردنا أم تواو كردنا بقناغ كاني حركة كردني شي أمتي عقائدي بوا بإيمان وهجرة وجهاد وإيواء ونصر ذاته. كوابويا والجماعة كشتان أمتي متكاملة إستا. أم أمتتان كجيشتوت أو الروجي اليوم أكملت لكم دينكم دعاويت بيوسيتان ببيغمر إخوانا معه عليه الصلاة والسلام. إيو الرشد عقليتان هستي مسؤوليتي دنيا وقيامتان أو عند قوربوه كيتر بيوستان بوحينا معه لبرو بيغمر إخوانا عليه الصلاة والسلام كوتشي دعاي كرد. وسيدنا أبو بكر سيدنا عمر وصحابة بالرزان هاتنو دينان بوشيوه بلاو كردو سروريتي شرعي شان بردوان في كردو وأو إسلامش 1291 ساڵ شريعتك إخوائي بردقار دستوري. اليوم أكملت لكم دينكم بمنهجك بأمتي عقائدي بحركة أشياء وكشتان تكمل أبو أو بزاوتا كومالايتيا هي بوغو رانكاري كومالغاكا كردبوتان بأمتي عقائدي بسر منهجي لمنهجي إخوائي ببي أو حركتي كيشياوتان قناغ بقناغ هنا حتى قيشتونة التمكين الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة. باشا إيوا قيشتونة اللوت كي تمكين هيج قوة هذا نما ولا دورو برتان بيوري بيتان بيوري حتى واني مرتدين جنان تواني هم يشكس يعني فيها لبرو إيوا أمتكتان بكاملي إيوا منهجتان أمتان حركتان كامل بو كوابو بيسيتان بو هي بيقر نبر. اليوم أكملت لكم دينكم دينكش ديني خوتانا من ديني خوتانا بو تكميلة كردون وأتممت عليكم نعمتي أم نعمتشم بتواوي بسرتانا الرشدوها چونك أم نعمة بردواميتي كي لا خواهي پروردگارك خواهي قرر زندو مهربانا وبردوامي جاي بخشي نعمتي شدو جور نعمة أم نعمتيان كتايبة بأيوه نعمتي إيمانك ومن يطع الله ورسوله فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. أم نعمتي بأيوي بخشي نعمتي إيمانا نعمتي الرباز الراستة أويك إيولا اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. كوابو سيدي أم بلاغتك أم أسلوبك اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت الرضا بيتشوانكي سخطة يعني توربونا يان رازي نبونا كرت بيلا رازي نبون بشتيك رازيت بيتريان رازينيت بلام العربية كي أخويوانية چونك كلمة رازي كشر كردية كهر العربية وهاتوا رازيم بچوك أحسان سادية رازيم رضا برامبركي سخطة
سەخت تووڕەبوونێکی لەگەڵایە تۆ هەرەوەنی وەڵا ڕازینی وابکەی بەڵام ئەمە تووڕەبوونێکیشی لەگەڵا ئەبێ بزانی عقوبەی لەسەر وەرەگری وەڕەضیت لەکم الئیسلام دینە ڕەضیت لەکم دیسان من لەبەر ئێوەش ڕازیم بەوەی کە ئەمە ئیسلامەکەتانە و دینی ئێوەیە و بۆ خۆشم دینەکەم بۆ اختیار کردوون إن الدين عند الله الإسلام ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين هر کەسە غيري ئەم دینە وەربگرێ ئەم دینە یعنی چی؟ دین یعنی دید و تێڕوانین و بۆچوونێک دەربارەی ژیان و گردون و ئینسان هەمووی کە هەتە یعنی دیدێکی فەلسەفی بۆ پێناسەکردنی مفرداتی گردون بۆ زانینی خالق و مەخلوق و وەزیفە و ئەرک و مافی هەر یەکێکە تۆ خوای گەورە ئەمەی بۆ ڕوون کردوویتە ئەنجا ئەم دینە بەشێکی تری پۆلێنکردنی کۆمەڵگەکەیە بۆ ئەنعەمتە عەلەیهم کە العالمون بعلمهم ئەوانە کە عیلمیان هەیە و زانیویان ئیشیان بە عیلمەکەیان کرد بۆ مەغضوب عەلەیهم ئەوانەی کە زانیویانە و ئیشیان بە عیلمەکەیان نەکردو بۆ ضالین ئەوانەی کە گومڕان ئیشیان کردو بێ و عیلمیان هەبێت خوای پەروەردگار خەڵکەکەی پۆلێن کردو بەم شێوەیە ئەنجا پۆلێنی تری کردوون ئەمانە کافرن ئەمە مسڵمانن لەم بەینا منافق هەن دێن و ئەڕۆن ئەم کافرانە هەیەنە محارب هەیەن مسالمە ئەم مسلمانانە هەیە ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات ئەمانەش سێ پۆلی تر بە مەجموع ئەم منافقانیش لەگەڵیا 6 پۆل خەڵک بەردەوام هەیە لە هەموو کاتێکە هەیە بەڵام ئەگەڕێتۆ سەر ئەم سێ ئەنعەمتە عەلەیهم غەیری المەغضوب عەلەیهم ولا الضالین ئەم گومڕایانە بەسەبەبی چی گومڕابوون دینەکە کە وەحیە وەریان نەگر لە سەیدنا عیسا و ئینحرافاتیان پێکرد و خۆیان گۆڕێن اتەخەذوا ئەحبارهم ورهبانهم ئەربابا من دون الله تەواو ئەوانیان کردو بەخوا لەجێی خوا دایان ناوە بۆ ئەوەی حەڵاڵ و حەرامیان بۆ ڕوونکەنەوە یا پێیان بۆیان داڕێژن اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دين أمر دينكم بتكميل كردون لروي عقيدة لروي عبادته لروي أحكام شريعتك وأصول شريعتك انجا لروي ناسيني محرماته لأخلاقيات وسلوك تانو لهستي مسؤوليته هالقرتني بانقوازكو بيان بلاغ إقامة حجة وشهادة على الناس دعوة كردن هم ينبرون كردونتو هم إلى قرآن كتانا هاي انجا كوم الكاري إيش كردنتان كأو أمة ولتكن منكم أمة يدعون إلى الخير هموتان أمتك بيك بيانا بوي أم مسؤولية الله بقريه مسؤوليتي قرآن كاري وباراسني مقدساتي مسلمان إيوة كهالي ناقرن خوتان مقصرن دينك كامل هو نمونەکەشتان لەبەرچاو نمونەی سەحابیەکان کە پابند بوون بە عەقیدە و عیبادەت و شەریعەت و محەڕەماتەکانیان زانی چی و دوور بوون لێی و هەستی مەسئولەتی دینەکەش و بە بەیان و بەلاغ و دەعوە و شەهادە عەلە الناس هەمویان ڕوون کردەوە کۆمەڵکارانە بزاوتێکیان دروست کرد کە شیاو بوو بەرامبەر بە جاهیلیە زۆرانبازی لەگەڵ جاهیلیەتە گرت کە ڕووفەڕی لەگەڵاکردن شکست و بەزین و سەرکەوتن نۆرە بە نۆرە دوایش نەتیجەتەن کوفر بنکەوت و ڕۆشت و نەما ئاسەواری نەما دوای دینەکە بڵاوبووە بۆ هەموو شوێنێکی تر بە جیهادەکەش بە جیهادەکەش و قەدەساتی مسلمانان پارێزرایە کەوا بوو خوای پەروەردگار کە فەرمێ اليوم أكملت لكم دينكم دینەکە کاملەن خوای پەروەردگار هەمووی کامل کردو شوێن بە شوێن وەکو بینایەکی زۆر زۆر جوان کە تۆ تەماشایەکەی زۆر معجیبی پێی سبحان الله هەموو شتێکی متەکامل یا سەیری شتێکەکەی کە نەکار بینایەک هەر جسمێک گوڵێک شتێک کە مەزهرێکی زۆر جوانی و جوانیەکەی لە کامڵیەکەی هەبێ تۆ جوانترین ئافرەتی ئەو کوردە بێنی و لوتی ببڕی جوانیەکەی لەکوێ ئەمێنێ برۆکانی پتاشی لەکوێ جوانیەکەی ئەمێنێ لێوێکی بسووتێنی لەکوێ لە چولەیەی بسووتێنی لەکوێ جوانیەکەی ئەمێنێ تۆ ئەم ئیسلامە ئەتەوێ بیخەیتە پێشچاوی خەڵکی بە هەمووی نەیخێتە پێشچاو چۆن ئیسلامەکە لێوەرەگرێت إسلام منظومة متكاملة وإخوة يقول فرمي اليوم أكملت لكم دينكم يعني عقيدة وعبادة وشريعة وأحكام ناسيني وحرمات الرقاي جاهلي وإسلام ومشتكم برون كردتو أما كفر أما إيمان أما شرك أما توحيد أما جاهلية أما إسلام أما هو أما تقوى مشتكتان برون كراوتو كهوبيت المسؤولية خوتان اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا دينا يعني منهجا أبيه دينك واتما شاي نكي وكوي كبر في الكار وشوا شكار كان لين دين شتيكي شخصية هو الدين
ڕێبازی دید و تێڕوانین و بەرنامە و گۆڕانکاری و ڕێبازی ئیشکردن و پاشان ئیدارەی دەوڵەت و ئاڕاستەی کۆمەڵگەکە هەموو شتێک لە دینەکە هەیە. بە ئومەتە نیوەی سەرهەرزی حکومە کردووە کاتێک گەیانوت رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا. خواهي ئێمەش رازين بەم پەیامەی تو، خواهي رازين بە پەروەردگارێتی تو، رازين بە خوایەتی تو، ئێمەش عەبدی تۆین و رازين بە ئەوەی کە ئیسلام دینمانە، منهەجمانە، دید و تێڕوانینمانە، بەرنامە و ڕێبازمانە، بزاوت و هەڵوێستمانە، ئاڕاستەی کۆمەڵگەکەمانە و ئیدارەی دەوڵەتیشمانە. یا ربی خوای رازین بەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم پێغەمبەرە نازدارەش پێشەوامانە، ڕاهبەرمانە، بە دوایە ئەڕۆین و سنەتەکەیمان پێ قبوڵە کە شەرحی ئەم قورئانەی تۆی کردووە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.